کە سوکاری قوربانیانی جینۆسایدی ئەنفال لەم یادەدا ئەوە بیدەێنینەوە کە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە پاچەندین دانیشتی دادگایی لەسەر کەیسی ئەنفال دوجار ڕۆژی 24 شەش پاڵپشت بەسەر جەم بڕگە مادە و یاسایەکانی دادگا و وتەی شایەت حاڵەکان و لەژێر ڕۆژناوی ڕێکەوتن نامە و پەیماننامە نێودەوڵەتیەکان پەیوەندیدارەکان گەیشتە و بڕیارەی کە پرۆسەی شاڵاوەکانی ئەنفال جینۆساید هەر بۆیە کۆی پرۆسەکەی جینۆسایی ناساند و بڕیاری بە سزاگەیاندنی ئەنجامدەرانیدا بۆ بەرز پیرۆزی ڕاگرتنی شەیدەکانمان لە مەرگە ساتەکان و بە تایبەتی شەیدکردنی ئەنفال و وەزارەتی کاروباری شەهیدان ئەو کارە ساتە دەکاتەوە یاد و بیرەوەریان بەرز دەنرخێنێت کە سوکاری سەربەرزی شەیدان وەیە جارێکی تریش جەخت لەسەر داوای ڕەوایەتگەلەکەمان دەکەینەوە نەمری بۆ شەیدانی کوردستان سەربەرزی بۆ کە سوکاریان هەر شاد و سەرکەوت و سەرفراز بێت. لەم یادەدا ئەوە بیبێنینەوە کە دادگای باڵای تاوانەکان عێراق لە پاچەندین دانیشتی دادگایی لەسەر کەیسی ئەنفال دوجار ڕۆژی 24 شەش پاڵپشت بەسەر جەم یاسایەکان گەیشتە و بڕیارەی کە پرۆسەی شاڵاوەکانی ئەنفال جینۆساید هەر بۆیە کۆی پرۆسەکەی جینۆسایی ناساند و بڕیاری بە سزاگەیاندنی ئەنجامدەرانیدا بۆ بەرز پیرۆزی ڕاگرتنی شەیدەکانمان لە مەرگە ساتەکان و
هەڵاتان